لەگەڵ دکتۆر سامی پسپۆری نەشتەرگەری چاو و تۆڕی چاو لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگەی تەندروستیتان نیشان دەدەین. خوای میهرەبان لە قورئانی پیرۆزدا بە بیرمان دەهێنێتەوە کە چاو یەکێکە لە گەورەترین بەخشەکانی و دەفەرموێت ئایا دوو چاومان بۆ دروست نەکردوون؟ ئایا ڕۆژبوون کاریگەری لە سەرپەستانی چاو و تۆڕی چاو هەیە و چۆن ئەو کەسانی نەخۆشی درێژخایانی چاویان هەیە بە سەلامەتی فەریزەی ڕۆژوو بەجێبهێنن. سەڵاو بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزان پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان دەکەم. هیواخوازم خوای گەورە ڕۆژی و تاعەتی هەموو لایەکی قبول کرد بێ. هەر بە بۆنەی ئەو مانگەوە هەندێک ڕێنمایی تایبەت بە چاو بۆ کەسانەی نەخۆشی چاویان هەیە پێشکەش دەکەم. یەکەم لە مانگی ڕەمەزانە بە هۆی کەم خواردنی ئاو و زۆر لە نەخۆشیان ئەو کەسانەی کە بە ڕۆژی دەبن تووشی وشکبوونی چاوەکانیان دەکەن یان هەست بە گرێ لە چاوەکانیان دەکەن. دەکرێت ئەمە چارەسەر بکرێت بە خواردنی شلەمەنی لە کاتی فتاردا و لە هەندێک جار دەکرێت قەترە بەکاربێنن بۆ شێکردنەوەی چاوەکانیان. ڕێنمایی دووەم بۆ کەسانەیە کە بە شێوەی بەردەوام قەترەی چاو بەکاردێنن لەو مانگەدا دەتوانن بەردەوام بن لەسەر بەکارهێنانی قەترەکانیان هیچ گرفتیان نابێت. بۆ کەسانەی کە فشاری چاویان هەیە واتە زەختی چاویان هەیە و قەترە بەکاردێنن بە هەمان شێوە ئەوان هیچ گرفتێک نابێ ئەگەر بێت و بەڕۆژی بێ و بەڵکو سوودی هەیە بۆیان و قەترە بەردەوام بەکاربێنن. ئەو کەسانی کە پێویستیان بە نەشتەرگەری دەبێ لەبەر ئەوەی نەشتەرگەریەکانی چاو بە شێوەی مۆزعی دەکرێ و قەترە بەکارهێنان هیچ گرفتی نابێت دەتوانن هەمان شێوە لەو مانگە نەشتەرگەریەکانیان ئەنجام بدەن. بۆ ئەو نەخۆشانەی کە نەخۆشی شەکریان هەیە بە تایبەتی لە جۆری دوو ڕۆژوبوون دەکرێت سوودی هەبێ بۆ شەکرەکەیان و دەتوانن بە ڕۆژی بێن بە مەرجێک ئەگەر شەکرەکەیان کۆنتترۆل بێ بە ڕێنمایی تایبەت لەگەر پزیشکی هەناوە بە هیوای تەندروستی و سەلامەت بۆ هەموو لایە. سوپاس.